گۆران کورە گۆران دەباشە بۆ هاوارەکە ئێستاوە نبینی خەوتووە شەوێنە نووسیا ئێستا نووسیا هەر لێدان قەرم قاقەزی دانیشتیا دەباشە دانیشە کورە گۆران کورە هەستە کاکە هەستا کوڕم دەبڕۆ بانقی سێ شوقەم کردێ با پارەی ڕاکێشی ئێ باشە بۆ هاتووڕێ دەبۆستە جارە باخەوبەری بابانانی بخوانجە کسی ئەمن کو تووڕە نەبم ئەوە 24 ساعت خەش دک 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 خەریکی نووسینیا کوڕم هەستا هەستا چاوت کۆ هەستا دەوازی لە بێنە هیلاکە کسێ هیلاکە کسێوە چی کردێ بەدیان ئەو شتە قۆڕانەوە دانیشتێ شتی عەلەق و پەلەق دەنووسی دەباشەوە هیوایەتێتی تو بۆ جارێک لێ تێناگەی گونا حەوای لێ مەکە هەموو ئەتو پژی دەکەی لۆی ئەو کوڕەوەی لێ هاتیە ئێ بەڵێ لەبەرەوەی یەک کوڕم هەیە بابا دیفاعی لێ مەکەم وەندا هەستا بابا هەستا کوڕم دەی هەستا دەموچاوە دوشۆ دەی هەستا هەستە گۆرانجان هەستە کوڕم بابا بە خۆت دەزانی خەریکی ئەو نووسینەوە دەبی تەواوی بکەم کورە مێشت بکەوە کورە کتاب نووسین و ڕۆمان نووسین و چیرۆک نووسین کەینە ئیشیمەیە بە خۆت دەزانی ئامە ئیشیمە بازرگانی کردنە بابا جان چەند جارم پێ گوتی بازرگانی ئیشی من نییە خەونم هەیە خەون بابا لێم تێ بگەن خەونم هەیە دەوازی لە بێنە ئەو کوڕە شوێتم دەکا وازی چی لێ بینم کورە ئەتو ئەگەر نووسەرێکی باش با ببێ نووسەرێکی باش هەتا ئێستا کتابەکان لۆ تەبع دەکرد دەبا پێت بڵێم ئەو ڕۆمەعیدم لەگە نازانین خانی سەر هەیە هایتڕێ کورە بابا نازداری چی و حالی چی ئەم بە تەمامە شەریکەکی گەورەی کارەبایاتی لۆ بکەمەوە بیکەمە مدیر لەو شەریکەی بابا جان ئەمن نامەوێت بمە مدیر ئەمن دەبێت بمە ڕۆمانووسێکی گەورە هەتا ئەو کاتشت شانازی پێوە بکەیت کورە ئەمە شانازی بەشتی قۆڕوە ناکەم شانازی بەوەی وە دەکەم ئەتو پێت برێن گۆرانی کوڕی جەودەت بزن زمانی بابا جان بە قوربانت بم ئەمن نامەوێت دەوڵەمەندم ئەم کەیفم بە دەوڵەمەندبوونی نایە ئەمن دەبێت لەگەڵ چینی هەژاران بم بابا جان دەبێت شتێکت پێ بڵێم ئەمە دەبێت پرسیارم هەبێت پرسیارم هەبێت بابا دەبێت پرسیارم هەبێت لەو جەنگانێکە لە ژوورە تاریکەکاندا هەڵدەگەسێنن خەڵکانێکی بێگوناه هەیە دەبنە قوربانی بابا دەمێ وەڵامی ناعادالەتەکانی گەردوو بدەمەوە بابا جان ئەمە دەبێت پرسیار بکەم بزانم خەڵکانەکەیەکە وەچی تو ئەوها بەبێ ماندی بوو وەچی بچێ مەبەستمەوەیە کوها بدەوڵەمەند دەبن بێدەنگ بە زۆر تەجاوزت بەرامبەر بابەت کرد تێگەیشتی هاشاد لێ دەکەم لە سەنگ بۆ تو ساماری خۆم هەمووت بێ بەش دەکەم خوا بە قسەی باوکت بکە زۆرە ترسم لە ماڵەوە دەرت کە آخر بووای لەگەڵەکەی خۆ دەزانی چەند تووڕەیە دا بابا دژی خەونی کوڕەکە بێەوە کەنجیم بابایەتیە خۆ دەزانیت خەتای تۆیە بۆ بە قسەی ناکەی آخر چی ئیسفادی لەو نووسینانە کردو کوڕم دا گیان بە خۆت دەزانم نووسین گەورەتری خەونی منە ئەزانم گۆرانجان مەڵە باوکیش لەسەر حەق و مەسلحەتی تۆیەوێت دا ئەم دەبی بڕۆم باشە یەکەم جار بڕۆ بەڵای باوکت داوای لێبوردنی لێ بکە و دەستی ماچکە ئەو ڕۆمەعیدمە یەگە نازانی خانی سەر باشە تو بوو بە قسەی کەس ناکەی دەسەرەتا بڕۆ بۆ لای باوکت دا پێم گوتی ئەو ڕۆمەعیدم هەیە دەبێ بڕۆم سامان سەهن نەخۆشە ئەخۆ من دکتۆر نیم ژناکە سامان ئەو ژیان نییە بەدیکەی قەرزاری دار و بەردین هەی ئەوە نییە ئیشەکەم ئەوە نییە کرێکاری ئەەکەم چیتر بکەم باسی کامە ئیش و کامە کرێکاری دەکەی ڕۆژێک دەچی دە ڕۆژ ناچی لەبەر نووسینە بێمانایەکانت وەڵڵاهی ئەگەر نووسینەکانت جوان دەبوو خۆم پشگیریم دەکردی ئەو ڕۆژە شارەکان لە فەیسبووکیش بڵاو کردەوە بۆ نمونە یەک کەسیش دەستخۆشی لێ نەکردی کاک ڕەسوڵی شاعریش ئەیوت ئەوانە بەس شعر نین لە قسەکردن دەچن ژنەکە ئەوانە حەسوودن ئەوانە نایەنەوێ گەنج پێ بگات ئەوانە هەمویان لەو قەڵەمەی من ئەترسن قەڵەم پارەم دێ سەهن نەخۆشە دەیبم بۆ دکتۆر ئەلو لە چاپخانەی نیشتیمانەوە پەیوەندیەکەین باشی؟ گیان باشی گیان ئەحواڵە سوپاس خاتوو نازەنینی سەرنووسەر ئێوێ بتانبینی ئەمڕۆ گیان بێمە کۆ کاتژمێر سێهەر لە ئۆفیسەکەی خۆی بەسەر چاو ئەمرەکەی قوربانم زۆر سوپاس وەی
وي وي جواني خوابتك عبي وي چیە بوو؟ لە چاپخانەی نیشتیمانە و تەلەفۆنیان کرد ئێ؟ ئەبێ بڕۆم بۆ ئەبێ ئەگەر ئەو کتێبەی من پڕفرۆشترین کتێب نەبوو لەم شارە حەقت بێ تێگەی ژنەکە هەمان گورە دڵم خۆشە وازم لێ بێنن باوکەی گیان باوکەتی خوان نەخۆشم ئێ باشە باوکەی گیان پارەم دێ کوڕدە بم بۆ گورە بەسەر چاو ژنەکە ئەو پارە 5,000 ئێ ژنەکە بڵێ خوانەی بڕێ دەبڕە لای دکتۆری ئیسماعیلەوە تا لێرەیە نانی نیوەڕۆ پێ حاضرکەم یاوای پێ بمە دکتۆر وەرە کوڕم ماچێکم دەرێ هەی شێرەکەم باشە من ئەڕۆم بۆ چاپخانە درەنگە بۆ من باشە ئاگات لە مناڵەکە بێ خواحافیز کوڕ دەتبم بۆ دکتۆر باشە خواهێگە ڕزگارمان کەی لە وەزعە والله پیشەی نووسەری کاری پیاوەکەی من نییە